ویستت باسی لەش فرۆشی بکەیت بەداخەوە ینی ئاراستەی لەش فرۆشی ئازاد کراوە ینی نمیش ئازاد کراوە سیستەمی هاوسەرگیریەکەمان ئەسکرتاریە لە پاڵ ئەمەشا پێویست ئەکا من یەکێکم لەوانە کە پشتگیری پرۆزەی زەواجی میسیارەکەم زەواجی میسیار باش یەکێکە لە باشترین زەواجەکان کە ئەمڕۆکە لەگەڵ تاگەریە ئەگونجێت من تەنها چی ببینین لایەنە سێکسەکەی ئەبینین تایە پیاو بۆ لە بازار کاری کردووە کە گەڕاوە تیوارە ژنەکەی دەرگاکەی داخستووە ئەو ژنە هەر لەگەڵ دۆستەکە دەستێکەڵەکە بکوشتنی پیاوەکەی ئێستا کاسەی ماڵ بەتاڵە دۆخی پیاو لە دۆخێکی ناتەندروستایە ئێمە بۆ ئەم چارە یەکەم بەڕاستی ئەبێت ئەم جۆرە لە فۆرماتە پێکۆنانی گرێبەندی هاوسەرگیری گۆڕانکاری بەسەرا بێت ڕۆژانە یەک بۆ 5 کەس دەکوژرێت لە هەرێمی کوردستانە بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن زانایانی کۆمەڵناسی ئەڵێن دۆخی ئابووری هاوشانی دۆخی کۆمەڵایەتی هاوتەریب پێکەوە دەڕۆن ئەگەر دۆخی ئابووری خراپ بوو دۆخە کۆمەڵایەتیەکەیش بە هەمان شێوە تێک دەچێت خۆمان نەزانین لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە کە دۆخی ئابووری بە قۆناغێکی زۆر سەخت و دژواردا تێدەپەڕێت هەر ئەم دۆخە ئابووریە کاریگەری خراپیشی لەسەر دۆخی کۆمەڵایەتی کردووە و دۆخە کۆمەڵایەتیەکەشی بە شێوەیەک لە شێوەکان تێک داوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە ئێمە لەگەڵ بەڕێز کاک بورهان عەلی قسەکەین کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی یەکێتی پیاوانن لە کوردستان کاک بورهان بەخێر بێی بۆ بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەڕێستان و بیسەران و بینەرانتان زۆر سپاس کاک بورهان با سەرەتا لەوەوە دەست پێ بکەین بەڕاستی ئێستا دۆخی ئابووری هەرێمی کوردستان وای کردووە کە قسەی ئەم زانا کۆمەڵ ناسانە ئێمە بچەسپێنین یاخود باوەڕی پێ بکەین کە لەوەی کە خراپی بارودۆخی ئابووری کاریگەری لەسەر خراپی بارودۆخی کۆمەڵایەتی هەیە بێگومان خێرایین داراوی ئابووریەکە لە هەرێمی کوردستانە ئیفتری شەژمانگ نییە و ئیساڵ نییە ئەگەر تەماشا بکەین ئێمە لە دوای ساڵی 2014 بە دواوەتە ماوەی بۆ 10 ساڵ بۆ 11 ساڵە چێت ئەم خێرانە بەردەوامە ینی بەڕاستی بە جۆرێک ڕەنگی داوەتەوە یا بە جۆرێک کاریگەری کردووە لەلایەن نەکرد بڵێ دۆخی کۆمەڵایەتی تێکچوو لەلایەن بەشێک لە کۆمەلگا پێک هاتووە لە خێزانیش پێک هاتووە لە تاک لەلایەن بەشێک لە خێزان و تاکەوە ژیان وەستاو خێرانێکی دارایی ئابووری قورس بە ڕۆکی کۆمەلگا گرتووە فیئەی کاسبەکە هیچ دەم و پرۆژە و بودجەیەک نییە بۆ جوڵەی بازاڕی کاسیبەکە فیئەی موچەخۆرەکەش ئەنی بەداخەوە ئێمەگە تەماشا بکەین ئێستاوە ئەمڕۆ دەی هەشتا موچی مانگی شەژ نەدراوە ینی تەنها موچەکە موچی ئەم دوو مانگە نییە بڵێ کەڵەکتە بوو بێت و لای حکومەت تەخیر بوو بێت و نەدرابێت پێشتر موچە درا و بۆ موچەخۆر پاشەکەوتی نەکردووە بەداخۆ ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئەوەی لای ئێمە تۆمار کراوە نزدیکی 63 موچەخۆران نی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتەوە دەستی بەرچیە سەرا گیرا و خوراوە ئەمە وای کردووە دۆخێکی خراپی بۆ کۆمەلگا بۆ خێزان بۆ تاک دروست کردووە ئەمە وای کردووە باوکی لای هاوسەر پیاوی لای ژن بێسیقە کردو چکم لەم کۆمەلگایە ئیسلامیانە لەم کۆمەلگا شەرقیانەیە پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری گرێبەندێکە لە یاسای باری کەسیتی جێبەجێکرێت گرێبەندەکەش سەرچاوە شریعەتی ئیسلامە شریعەتی ئیسلامیش پیاوی بەرپرس کردووە لە دابینکردنی پێداویستە خێزانەکان بە تایبەتی ئێمە لەبەرەوەی ئیش لەسەر پرسی ڕاگەزینەرەکەی کۆمەلگای کوردیا خێرایین دارایی ئابووری لەسەر خێزان و تاک کاریگەری زۆر کردووە سەرشانی پیاوی قورس کردووە بەڵام لەسەر تاکی نێرینەی کورد لەسەر تاکی پیاوی کورد دە بەرامبەر کاریگەری ڕەنگی داوەتەوە قورسیەکە بۆچی لەبەرەوەی بە یاسا بەرپرس کراوە دابین پێداویستاریەکان نە کاسبی دەست ئەکەوێ و نە موچەشی هەیە بۆیە داواکاری خێزان داواکاری مناڵ داواکاری پێداویستی ڕۆژانە لە ڕووی باوکایە ئەمە وای کردووە کە تاکێکی بە تایبەتی کۆی کۆمەلگا
بەوخی ئەو قەیرانانەی کە بە قەرێنێکی دارایی قورس قەیرانێکی سیاسی قەیرانێکی بێسیستەمی قەیرانێکی بێ یاسایی فشارێکی دەرونی سەرتاکی کورد دروست کردووە بە هەموو بە هەردوو ڕەگەزەوە وە ناوی شارەسەر ڕەگەز نێرە بەتافێر فشار داراییەکە کاریگەرێکی زۆری گرداوەتەوە دایک و مناڵ بەهۆی ناهوشیاریانەوە وە هەستەکەن ئەمە تواناو کەفاعەتی باوکەکەیە ناتوانێت پێداویستی خەزانەکەی دابینکە نەوەکو تێبگەن کە بەداخەوە ئەمە هۆکاری سەرەکی بەڕاستی دەسەڵات و بەرپرسانی لە وڵاتەوە حکوومەتە لەوەی کە دۆخێکی دروست کردووە قەیرانێکی دروست کردووە کە ڕنگدانەوەیەکی خراپی لەسەر کۆمەلگا و لەسەر خێزان تاک بەجێشتووە هەر پەندە پێشینەکەش ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەکە کاسە پڕ بوو کە گیرفانی باوک پڕ بوو ئەتوانێت هەم پێداویستەکەی خێزان هەم پێداویستەکەی مناڵ هەم ڕەفاعەتەکە وە بەڕاستی ژیانیش ئێستا گۆڕاوە ئێستا کاسەی ماڵ بەتاڵە نەک کاسەی ماڵ بەتاڵە گیرفانی ماڵ بەتاڵە کاسەی ماڵ بەتاڵە نەکرد لە بەتاڵەکەی وای لێ هاتۆ لە قەرزاریشە خەریکە ئەحراج ئەبێت باوک نەک لە پازانی ئەمەنەی لەگەڵ کاسەکەی بەتاڵە لەسەر ئەو کارێک کە کردوێتی لەسەر ئەو ئەدانەی کە حکومەت یاوێتی موچەخۆرێکە و قەرزی کردووە کە دەستی نەکەوتووە موچەکەی وەرنەگەوت و قەرزی کردووە لە بەتاڵی کاسەکەش بگەر لەوانەیە کاسەکەش ئێستا بە قەرز لە ماڵا بێت ئەشە مامۆستا بورهان ئەمە وتمان دۆخی موچەخۆر بەم شێوەیە خۆ هەموو کۆمەڵگە موچەخۆر نییە ئەم خراپی دۆخی موچەخۆرە کاریگەری کردووە لەسەر بازار و دوکاندار و کاسب پاڵنەری هەڵسوورەنەری بازار موچەی موچەخۆرە ئەنی ئەو موچەیەکەیەتە ناو دەستی موچەخۆر و کەمانە بۆ کۆمەڵگەی ئێمە بێگومان دێتە ناو جیفانی موچەخۆرەوە دەستی موچەخۆرەوە لە پێداویستی ڕۆژانە چکم موچەخۆر ئەو توێژەیە کە پاشەکەوتی نییە تەنها ئەو داهات و دەستکەوتێتی کەەوە ئەو دەستکەوت موچەی کە وەرێگە سەرفیەکات تێگەی بەڵام کاسبەکە لەوانێ بێگومان دۆ کاریگەریسە کاسبەکە چکم کاسبەکە باز ئیشی وەستاندووە و بەداخیشەوە بەدەر لە موچەش بازار کۆمەڵێ پرۆژە و کۆمەڵێ پێشینە بازار ئەجوڵێنێ ئەمانش لە هەرێمی کوردستان نەماوە لە سای 2010 بەدواوە لە سای 2012 بەدواوە پێشنەی هاوسەرگیری نەماوە پێشینەی خانوبەرە نەماوە پێشینەی کشتتوکاڵی نەماوە پێشینەی نیشتە جێبوون و دەعمێ ماگە وڵاتی ئێران کە دراوە سێمانە بهێنە بەرچاو پێشینەی هاوسەرگیری هەیە پێشینەی خانوبەرەی هەیە پێشینەی کشتتوکاڵی هەیە پێشینەی هەلیکاری هەیە پێشینەی مناڵی هەیە مناڵ کە خێزانێک مناڵێکێ بێت پێشینەیەکە دات ئەگەر بیکا بە دوو پێشینەیەکی ترێ داتێ لێرە موچەکە نادرێت ئەنی موچەخۆر بەڕاستی بە جۆرێک ئەحراز بووە نەک لای خێزانەکەی لای خاوەن مڵکەکەی لای خاوەن مۆلیدەکەی لای مریشی فرۆشەکەی لای مارکێتەکەی بەڵێ دۆخی ئابووری خراپ بە جۆرە کاریگەری لەسەر کۆمەلگاگرتووە لەوانەیە ئێمە بەڕاستی هەستەکەین کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی وشیار و خوێنەوارە ئەجنا کۆمەلگایەکتر بووە لەوانەیە ڕۆژانە ئەنواع تاوانی تێ ئەنجام درایە من دیێمە سەر و پرسیارە بەڕێز کاک بورهان بەڕاستی کۆمەلگای ئێمە وەکو جەنابەت دوتت کۆمەلگایەکی خوێنەوارە ئەگەر ئەم ئاستە ڕۆشنبیریە بەرزەی کۆمەلگەی کوردی و ئەم پەیوەستیەی بەدابوو نەریتی کوردەواری و پەیوەستی بە جۆرێک لە ئاین و ئەوانە نەبوایە هەست ناکەی کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی بێتاوانە کۆمەلگەیەکی بێدزیە کۆمەلگەیەکی بێتاوانی مەسەن جەریمەی تیان ناکرێم بەمەسم تاوان جەریمەیە یعنی تۆ بیهێنەرە بەرچاوی خۆت ئەو بازاڕە کراوەیە ئەو هەموو ئۆتۆمبیلە لەسەر جادە ئەم هەموو باخوێلا بێحەرەز ئەمە بەڕاستی کۆمەلگای لەسەر ئەوتەوەرە قسە بکەیت بێگومان کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی زیندووە کۆمەلگایەکی ڕۆشنبیرە لە چاو نەتەوەکانی چواردەورەیە ئێمە ڕۆژانە مەتابعی ناوەڕاست خاوەری عێراقەکەین ئەگامان لێیە چەندێک تاوانێکە کە دۆخی دارایی و ئەبوریان ئێمە باشترە متابعی ئێرانەکەین کە ئەنواع حەساریشی لەسرە بە هەمان شێوە دەمی وڵاتەکەش هەیە بەڵام ڕۆژانە ئەنواع تاوان لە ناویان ئەنجامدرێت بەڵام لە کۆمەلگای کوردیە خۆشبەختانە ڕۆژانە ینی ئەزانی کەم تاوانی دزی هەیە ئەو پەڕی نەبوونیە ڕفاندن ئەو پەڕی نەبوونیە گوێ لێ ینی تاوانی کوشتن ئەم تاوانە کۆمەڵە تاوانی بەسیت هەیە ڕۆژانە جیاوەژە فشارێکی دەرونیە ئەمە ئەحداسەکە لە هەموو عالەما ڕووەدا بەڵام لەچ ئەو دۆخی کە دروست بووە بەڕاستی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی ڕۆشنبیرە و هەستیش دەکەین ئێمە کێشەیەکی سیاسی و نەتەوایەتیمان هەیە کۆمەلگاکە خۆی بە خاوەنی مەسەلەکە ئازانێ ئەمە دەسەڵات نییە دەسەڵاتێک هاتووتە سەر حازری
مشکلەکە قەیراندارە ئابوووریەکە بۆ دەسەڵات نییە، بۆ حیزبی سیاسی نییە، بۆ بەرپرسی ئەم وڵاتە نییە. لای ئەوان دەستکەوت و داهاتەکە لە چاران زۆرترە. تەنکەرە نەوتەکان کە سەرەیان گرتووە ڕۆژانە لە دەواازەی پەروێزخان و باشماخ و حاجۆمەران و برایم خەلیل ئەڕوا زیاترە کەمتر نییە. داهاتی باج و خەراج لەسەر ئەم کۆمەلگایە زیایی کردو کەمیک نەکردووە. یعنی ئەمڕۆکە ئێمە چەند ڕۆژێک لەگە کۆمەڵی خەڵکی ناوبازار کۆنەفرۆشێک لیژنەکانی قایمقامەتینی بۆ هێناون داوای مۆڵەتیان لەکەن. ئاخر کۆنەفرۆشێک ئەبێت چی بێت؟ لیژ کۆمەڵە دایرەی پێەکە کۆمەڵە سەرفەتی پێەکە هەتا مۆڵەتەکەی دەرەکات لەبەر بێ ئیشی واز لە کارەکەی دێنێ. ئەزانین ناوی لە باج و خەراج تۆمارێکەوە بێت تا ساڵێکی تاگەدار تا ئیش بەهۆی نەشارەزایی لایە هەتا ئەچێتە سەر ئیشێکی دەبێن باج و خەراجە بدات. ئەنی بەداخەوە ئەوەی کە دۆخەکەی ڕاگرتووە کۆمەلگایە. دەسەڵات نییە. چکم دەسەڵات چیە؟ قەیران چییە؟ قەیران پێویستە بە هەڵبژاردنەوە. هەموو هەڵبژاردنێک بۆ 4 ساڵە. ئەبێت ئەو سیستەمەی کە هەڵبژاردن ئەکای ئەو حیزبەی ئەو دەساتێک کە دەرئەچێت ئەبێت لە 2 ساڵی یەکەمە حەلی قەیرانەکە بکە، لە 2 ساڵی دووەمە پرۆژەی ئاوەدانی پێ بێ لە کۆمەلگایە. بەڵام ئێمە لە ساڵی 2014 هەڵبژاردنمان کردووە قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر ڕۆژ بەرەو کەمتر نەڕۆشتووە. ئێمە ساڵێک هەڵبژاردنەوە پەرلەمانی کوردستان کردووە هەموو پەرلەمانتارەکان ئێستا موچەی پەرلەمانتاری وەرەگرن، بەڵام ڕۆژێکی دەزانین لە پەرلەمانە دەرەنیشتوون. ئەمانە بەڕاستی دۆخێک لە کۆمەلگای کوردیە دروست بووە، ئەوەی کە دۆخەکەی ڕاگرتووە و کە ئەوەی ئەحداث ڕوونادا تەنها وشیاری کۆمەلگاکەیە. ئەجنا حکومەت بە هیچ جۆرێک نە لای لە باری دارایی ئابووری ئەکاتەوە، نە لای لە پرۆژەی دامی خێزان ئەکاتەوە، نە لای لە تاعینات و دابینکردنی بژێوی کار ئەکاتەوە، نە هیچ پێشینەیەکیشی هەیە. لە ساڵی 2012 بە 2013 ئەزانی یەک کۆمەڵ پارە خراوەتە ناو بانقەکانی پێشینەکانەوە هەمووی خوراوە پارانش خوراوە کە ئەو پارانە مەفروضە دەستکاری نەکرێت. موچە لێبڕی موچەخۆر لێبڕینی هەیە بۆ خاننشینی لە گرفتی گەورە سندوقی خانشین گرفتی گەورەی حکوومەتی عێراقیات لەگەڵ حکوومەتی کوردیا ئەم پارێش خوراوە. بەڕێز کاک بورهان ئەمەوێت لە پرسیارێک بکەم لەسەر بابەتی ئەوەی کە ئایا ڕێکخراوەکەی ئێوە هەستکردن بوو بە بەرپرسیارەتی بۆ بەرگریکردن لە پیاوان یا چوونە سەنگەری ژنەوە. ڕێکخراوەکەی ئێمە زەروریەت دایمەزران و زەروریەتیش بەردەوامی داوە کە ئەمڕۆکە بەردەوام بێ لە کارەکەی گوتچووکم تاکە ڕێکخراوە هیچ سەرچاوەیەکی داراییمان نە لەلایەن هیچ حیزبێکەوە لەلایەن حکوومەتیشەوە هەیە. گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان ئەو هەلوو مەرجە جیهانگیری کە بەرۆکی کۆمەلگای گرتووە، ئیتر پێشکەوتنی زانیاری و تەکنۆلۆژیا و بەرەو پێشچوونی کۆمەلگاکە وای کردووە کە ڕێکخراوەکەی ئێمە زەرور بێ بە دامەزراندنی. چکم ئێمە باز لە کۆمەلگا ئەکەین. کۆمەلگا پێک هاتووە لە خێزان. خێزانیش بناماگی دروستبوونی ڕەگەزی نێرومەیە. ناکرێت تۆ ڕەوایەتی بدەیت کە ڕەگەزێک سەدان ڕێکخراو، سەدان چالەکەوان، سەدان دەعم و پرۆژە و بەرنامەی هاوکاری بۆ وشیارکردنەوە و پێگەیاندن ناوکردنە مافەکانی، بەڵام توێژەکەی تریان تۆ بەردەوام تەنها پەنجەی ئیتیهامی بۆ دروستکردی تەنها تۆمەتباری بکەیت کە لە کاتێکە بەپێی ئەو گۆڕانکاری کۆمەڵاتی کە بەرەو پێشچوونەچین کە بەشێک لە ڕێکخراوەکان نیژنان داوای یەکسانی بوونەکەن کە یەکسانی بوون نییە لە هەردوو ڕەگەزە، بەڵام مرۆڤ بوون هەیە. چ لە یەکسانی بوونەوە چی لە مرۆڤ بوونە ئەبێت توێژێکیش هەبێت، ئەبێت سنتەرێک ڕێکخراوێک نووسینگەیەکیش هەبێت بۆ داکۆکیکردن لەم ڕەگەزە. ئەگەر تاوانبار و تۆمەتبارە هۆکارەکانی چییە؟ پاڵنەرەکانی چییە؟ کاک بورهان زۆرێک لە نەک زۆرێک هەموو ئەحزابەکان کە هەن لە کوردستانی خۆمانە بە بچووک و بە گەورەوە بە دەسەڵات و بێدەسەڵاتەوە بە ئۆپۆزیسیۆن و ناو حکوومەتەوە هەمویان کە دروستە بن ڕێکخراوێکیان هەیە پێوتێ ڕێکخراوی بەرگریکار لە مافی ژنان خۆشکان ئافرەتان هەر شتێکی ناوەنەی وەکو جەنابەت کردت بە دوو بەشەوە توێژی نێر و توێژی مێ. بۆچی ئەم ئەحزابانە ڕێکخراوی ژنانیان هەیە بەڵام ڕێکخراوی پیاوانیان نییە؟ مەسەلەی ژن بمەسلە سیاسی کراوە لەم کۆمەلگا شەرکیانەیە و لەم کۆمەلگا بە تایبەتی ئیسلامیانەیە لەلایەن وڵاتانی غەربەوە پەنجەیەکی ئیتیهام هەیە بۆ چەوسانەوەی ژنان لەلایەن ئاینەوە حەقەتەکەی بڵێن.
ئەنی ئەوان بڕۆیان وایە ئەوان ئاین بڕوان وایە ئاینی ئیسلام هۆکارێکە بۆ چەسانەوەی ژنان یا پراوێز خستنی یا پەراوێز خستنی یاخود بەڕاستی سنووردارکردنێکی کە سنووردارکردنی هاتنە دەرەوەی بەڵێ هاتنە دەرەوەی لە هەموو ئەو کامە شەرعیانەی کە لە شەرعا هەیە بۆیە ئەمان کە دا ئەمەزرێن هەم وەکو مجاملەیەک بۆ ئەوروپا بۆ وڵاتانی غەرب بۆ ئەو زلهێزانی کە دائمانەکەن کە ئێمەوە تا لەکەڵ ڕێکخراوەکەشمانە ڕێکخراوەک مندەکەک بەدەکردن مافەکانی ژنان وە سەرچاوەیەکش بێ لەوانەیە وەکو داهاتیش بەکاردەهێنرێت لەلایەن بەشێکی ماگەمان لێ چۆن کۆمەڵە سپۆنسەر هەیە کۆمەڵی فۆنت هەیە لەلایەن وڵاتانی غەربەوە بۆ دامیکردنی ئەو ڕێکخراوانەی یا ئەو لایەنە سیاسیانەی کە داکوکی لە مافی ڕێکخراوان بەناوی کوردی مافانی ژنانەوە ئێمە گەر لێرە لەوانەیە حیزبمان هەیە بەناوی حیزبی کە خۆی بە سۆسیال دیموکرات دەزانێت بە بەرگریکاری لە مافی ژنان دەزانێت بەڵام لە واقعا لەوەشێ لە جێبەجێکردن ناوانەوێ بەڵام وەکو فۆندێک بۆ ئیشەکەی وەکو سەرچاوەیەک زۆرجار تۆ دەرگای سیاسی هەیە بۆ بەدەستهێنانی پشتگیری ئەبێ ئەم دەرگایانە ئیتر لە هەر دەرگایە و بە قفڵەکەکرێتەوە بەدەستێکرێتەوە بۆ بەشێک لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە بتوانن دەرگای غەرب تۆزە ئاسانتر بکەنەوە هاتوون ڕێکخراوێکیان دامەزراندەوە بۆ داویکردنە مافی ژنان کە لەوانەیە ئەسڵەن بەرپرسەکانیان بڕوایان پێ نەبێەوە بۆ بەشێک لە بەرپرسەکانیان هەرکەس نازانێت هاوسەرەکانیان کێیە هەرکەس نەیان بینیون هەرکەس نازانێت چۆن لەوانەیە بە پارۆ بەدەسەڵات لەوانەیە ئەو کێشەی هاوڵاتیە بەسیتەی کە ڕۆژانە و دیجی خێزانین دەرگەکانی حوالی شخصی دێن و ئەبرێت بە ڕوبێکی بەرپرسێکی ئەم وڵاتە کێشەیەگە هاوسەرەکە و کچەکانی مناڵەکانیان نەبێت بەڵام لەبەر ئەم هەژارە لەهۆی هەژارەکەی کێشەکەی خۆتە ناو دادگاوە ئەم دەسەڵاتدارە ئەم باری دارایی ئابووری باشە ئەم کێشەکەی سامت کردو بێدەنگ کردو و داکوکیش لە مافی ژنانەکەات وەرەقی سپیشیان بۆ ئیمزاکە کە خۆشی بڕای پێ نییە باشە کاک بورهان تۆ بڕات وایە ئافرەت لە کۆمەڵگەی کوردیە پەراوێز خراوە دووەخراوە یا ئاین زوڵمی لێ کردووە ئێمە باسی لە هەست کۆمەلگایەکەین ئەبێت تۆ سەمپڵی چواردەورەکەی وەربگری بەڵێ ئێمە ئەوەی کە ئێستا هەستەکەین لەوانە لە تەوژمێک کات و لە دوای ساڵی هەفتاکانەوە پاڵنەرێکی چەسانەوەی ژنان بوو بێت بەڵام سەر چاوە مێژوویەکان ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ لە دوای 1965ەوە 1965ەوە تاکو 1920 هەموو ئەو گەڕیدانەی کە لە ڕۆژهاتی ناوڕاستە گەڕاون کە ئەو کاتەوەکو ئێستا قەومیەت بەو جۆرە نەبووە سەغ نەبووتەوانێ لەوانەیە دوو ئیمپێراتۆرێتی عوسمانی و ئیمپێراتۆرێکی سەفەویەکان هەبوو بێ عەباسیەکان هاتووە لەگەڵ یا ڕۆشتووە ئەڵێ کۆمەلگای کوردی تاکە کۆمەلگا بووە کە ژنەکانی هاوشاوی سکۆتلەندا هەتا سەلەم ڕۆژانە سەرچاوەیەکی مەژوو هەنێت ئەڵێ کە گەڕاوین لە کۆمەلگا لە شەڕۆژنەوەستا تەنها ژنی کورد کۆمەلگا ژنەکانی سکۆتلەندا بینیوە لە تەعاملکردن لەگەڵ پیاوەکانیان لەسەر کار بوون هاوکاری پیاوەکانیان بوون لە ماڵەوە ئازاد بوون لە هاتوچۆ لە جلوبەرگا و ئەگەر پیاوەکانیشیان لە ماڵ نەبوون توانیویانە پێشوازی لە میوان کەن و بەڕێ بکەن ئەمە کەس ئەمە دوای ئەوەن جایتە سوارە کۆمەڵە میجرسۆن و کۆمەڵێکی ترمان هەیە کە ئەمانە هەموو مێژەکان تو ئاژڕینتەوە کۆمەڵگای کوردی بەو جۆرە نەبووە بەڵام لەوە چێ دوای ئەوەی کە سەرهەڵدانی کێشمەکێشمی قەومی سەری هەڵدا لە ناوچەکەیەوە بە تایبەتی زەق بووە لەوە ئەچێ دوژمنانی کورد هەوڵیان دابێت لەم ڕوێەوە کۆمەلگای کوردی ناشرون و تاوانبار بکەن کە پیشانی کۆمەلگان کەمە کۆمەلگایەکەن هەتا سا لە ئەوروپاش ینی تۆ کۆسەرەکەی ماوەیەک بەهۆی چەند کوشتنی حاڵەتێکی ژنانەوە کۆمەلگای نەتەوەی کورد خەریب لە بەشێک لە وڵاتەکانە ناشرین ئەبوو ینی بەشێک بوو لەو میلەتانێک بوو بەڵام ئەسڵەن کۆمەلگای کوردی ئەوە نییە ئەسڵەن نەخێر ئێمە لە پێکۆنانی پرۆسا و سەرگیریە و بگرن هەک ئێستامە تەماشاکەین بە تایبەتی لە دوای ساڵی 2000ەکانەوە لە هەموو ناوەندەکانی خوێندنە ڕێژەی ڕێگەزی مێ لە ڕێگەزی نێر زیاترە ئێمە 700,000 مامۆستامان هەیە دەوری 110,000 مامۆستای ئافرەتە ئێمە سەرۆکی پەرلەمانمان ئافرەت بووە ناڵێن بەڵێ ژن بەهۆی ئەو جیاوازی فیسیۆلۆجیە جەستەیی نێوان ڕێگەزی نێرومێوە نەک لە کۆمەلگای کوردیە لە هەموو کۆمەلگاکانە لەوانەیە ڕێگەزی نێر لە هەڵسوونەکەیە ئەم جیاوازیەی بەکاری هێناوی بۆ نوتیجی جەستەیی بەڵێ باش بەڵام شتێکە بۆ لە خۆشبەکان دوای سای 2000ەوە پێشتر کوشتنی ژن هەبوو بە ناوی شەرەفەوە بە ناوی غەڵقی شەرەف و پاراستنی شەرەفەوە بەڵام لە دوای سای 2000ەوە بگرێت لەوانەیە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی زۆر کراوەیە زۆر هەنگاوی باشی ناوە ئێستا ئێمە یەکی پیان کوردستان داوای مرۆڤبوو نەکەین
ئەڵێن با لەسەر بنەمای مرۆڤ بوون. باشە یەکێتی پیاوان ڕای چۆنە لەسەر ئەو کوشتنانەی کە لە چەند ڕۆژی نەک لە چەند ڕۆژی ڕابردوودا کە بەردەوامە کە بەردەوامە و من بڕام وایە کوشتن لە هەموو چین و نەتەوە و کۆمەڵگەیەک هەیە بڕام وایە لە هەموو دەوڵەتێکە بابەتی کوشتن و تاوانەر هەیە کەم تا زۆر ئەوەی تر پەیوەندی بە جۆرێتی تێگەیشتنی ئەو نەتەوانەوە هەیە بەڵام بەڕای تۆ کوشتن دەفعی زیابوونی کوشتن لە کۆمەلگای کوردیا چییە؟ ئەنی بەداخەوە ئێمە ئامارمان لە بەردەستا بووە ڕۆژانە یەک بۆ 5 کەس دەکوژرێت لە هەرێمی کوردستانە. 1 بۆ 7 کەس دەکوژرێت ڕۆژانە ئەنی هەموو ئەنی کەم ڕۆژ چەند ڕۆژە بۆ لەسەر یەک لە خانەکەین و تاگاتە زاخۆ لە 1 تا 5 کەس کوژراوە. بەرپرس بەشێک لە ساتەکەی وتە ئەستۆ ئەزانی حیزبی کوردی لەگەڵ ئەوەی کە مەبدەئی نەما بوو بە مەسلحەت دەفعی کۆمەلگا لە کۆمەلگایەکی بەرەو سیستەم بوو بەرەو ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ بەرەو سەسپاندنی دەسەڵاتی سیاسی بەرەو کۆمەلگایەکی خەڵکیێنێتە بەرەو دواوە ئاباتەوە. ئێستا کۆمەلگای کوردی بەرەو دواوەچێتەوە. حیزبی کوردی ئاراستەکەی وایە تەبدیلی دوو حیزبی دەسەڵات لە جیاتی کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی پرۆفیشناڵی سیستەم و ئیداری بەرەدواوە بەرەو کۆمەلگایەکی خێڵەکەی باتە دواوە. چکم تێئەگا مەلەکردن مانەوە لە دەسەڵاتە لەو جۆرە کۆمەلگا زیاتر بۆی مەستۆگەرە و لە کۆمەلگایەکی خوێنەوار و کۆمەلگایەکە کە یاسەتیای سەروەر بێت کە عەدالەتی کۆمەڵی تیا بەرقرار بێت. ئەمە بۆی دەسەڵات لێرەوەیە. دەسەڵات هیچ لێ پرسینەوەی نییە. لە هەموو هەڵبژارنەکانە ئێستا زوا مانگی 11 هەڵبژارنە دەست ئەکرێ بە تۆزیعاتی چەک. باشە ئەو 1 بۆ 5 دینە سەر بابەتە ئەو 1 بۆ 5 کە جەناب دەفەرمووی ڕۆژانە لە هەرێمی کوردستان ئەکوژرەیە چەندی نێرە؟ لەوانەیە 4 نێر بێت لەوانەیە هەر 5 یەکەی نێر بێت ڕۆژانە. ینی خۆشبەختانە کوشتنیژن بە ناوی شەرەفەوە بە ناوی خیانەتەوە نەماوە. ئێمە ئێساکە تاک وشیار بۆتەوە بە هەردوو ڕێگەزەوە ئەی کوشتن بە ناوی خیانەتەوە لەناو پیاوانەوە لەناو پیاوانە هەیە بام پرسیارەکە وا بکەم کوشتن بە ناوی خیانەتەوە بۆ پیاو هەیە ئێستا؟ یعنی پیاو بکوژرێت لەسەرەوە کە خیانەتی زەوجی کردووە؟ کەمە ئەمانە حاڵەتن ئێمە ساڵانە لە 5 بۆ 10 حاڵەتی کوشتنی پیاومان هەیە یاخود دەستیەکەڵکردنی هاوسەرەکەی تێگەڵ کەسێکی تررا و خیانەتێکی لە پیاوەکەی کردو لەو کاتاکە هەوێ خەریکە کەس بێ پیاوەکەی یا لە شوێنەکانەکە پیاوەکە کوژن یاخود لەوە چێ پیاوەکە لە شوێنەکە خیانەتی کردو و ژنەکەی هەستەکە خیانەتی خەزانە کەوسە کردووە بە هەمان شێوە ئەو ژنە هەر لەگەڵ دۆستەکە دەستێکەڵەکە بۆ کوشتنی پیاوەکەی لەوەش ئەچێ یعنی بەداخەوە ئێستا مەسەلەی لەشفرۆشی بەداخەوە ینی ئازاد بووە ئازاد یعنی جاران لەوانەیە پیاو لەسەر ئەوەی کە دەستی لەگەڵ ئافرەتی خێزانی پیاوێکە تێکەڵە کرد لە شوێنەکە ئەیان کوشت بەڵام ئێستا خۆشبەختانەوە نەماوە کابراگە خواکەزانی هاوسەکەی خیانەتی پێ کردووە تەلاقێدا و بەڵایەکە خۆی باجەکانی خۆیەدا و بەداخیشەوە ینی لە هەرێمی کوردستانە ویستت باسی لەشفرۆشی بکەیت ینی ئاراستەی لەشفرۆشی نیمچە ئازاد کراوە ینی نیمچە ئازاد کراوە خەڵکی لەسەر عقوبە نادێت خەڵک تەنها سیستە ئەوەی ئێمە ئاگامان لێگەر ئافرەتەکە خۆی داوای هاوکاری نەکات خەڵک بە زەحمەت بۆ کاک بورهان بە جێبەجێکانی ناتوانن دەسات هەتا دەسەڵاتی لایەنەکانی جێبەجێکردنیش اینجا بە حاڵەتی پۆلیس و ئاسایش و هەموو دەستگا ئەمنیەکانەوە تەداخلی تیان ناکەن ئەگەر کەسەکە خۆی داوای هاوکاری نەکات. لە هەرێمی کوردستانی خۆمان شوێنی لەشفرۆشی هەیە بە ئاشکرا؟ ناتوانانی بڵێن بە ئاشکرا بەڵام بەداخەوە ینی وەسائلی ئەمڕۆکە پێشکەوتنەکان وا وەسائلەکەی ئاسان کردووە لەوە تێپەڕیوە نمونەیەکت بۆ جێرمەوە پێرێکە لە دەرگای سلێمانی بووم هاوڕەیەکم لێو چاکوچێنی مەگەڵاکرد پیاوێکی مەعقولە کابراایکی باوەڕدارە ئەتا حاجی شەکتی لەم فەرشەستی وەساوم سارێکی سپێتنیشمەوە ئافرەتێک شوێنە تێ بچین لە شوێنە ئیسراحەت بکەین ینی دەستفرۆشی ئاوای لێ هاتووە ئاوای لێ هاتووە ئەنجاوە بێتگەوەی کە لە شوێنەکانی تر لەوانەیە سیتی هەیە لەوانەیە شوێنی هەیە بەڵێ لە سپرۆشی بە شێوێک لە شێوەکان لە هەرێمی کوردستانە ئازادە ناتوانین بڵین دەستەکەین بەڵام ئەوە شتێکی با ئەم پرسیارە شخصیت لێ بکەم بەڕێز کاک بورهان بەڕای جەنابەت شوێنێکی تایبەت هەبێ بۆ بابەتی ئەوەی کە لە وڵاتان هەیە
باشتر نییە کە لەوەی کە لە سەرجادەکان ئازاد بێ؟ پێویستی بەڕێخستنەوەی ئێمە گرفتێکمان هەیە سیستەمی هاوسەرگیریەکەمان ئەسکەرتاریە. ئێمە ئەبێ لە پاڵ ئەم سیستەمە ئەسکارتاری هاوسەرگیریەوە ئەم کۆت و بەند و ئەم کەلەبچەی کەگرێت دەسیژن و پیاوە چۆن ئاسکەرتاری ینی چی مەبەست ئاسکەرتاریە یعنی کە چوتە پرۆسی هاوسەرگیریەکەوە ئیتر تاکو ئێمە ئێستا ئێمە وشیاری پێکەوانی هاوسەرگیریمان لا نییە لای گەنجان لای لاوان ئایا تەمەنی هاوسەرگیری بۆ ڕێگەزی نێر لە چی تەمەنێکا باشە بۆ ڕێگەزی مێ لە چی باشە بنەماکانی چییە گەنجمان وشار نییە کە بە ئازادی و ڕۆشنبیری و هەنگاو بزیستێت پرۆسی هاوسەرگیری و بۆی لی پەشیمانێ بۆی چشە بۆ دروست نەبێت دوای جیابنەوە نەبێت لە پاڵ ئەمەشا پێویست ئەکا من یەکێکم لەوانە کە پشتگیری پرۆزەی زەواجی مسیارەکەم من خۆم پشتگیری ئەەکەم بەڵام بەڕێکخستن لە دادگای باری کەسیەتی لەژێر چەند مەرجێکە گۆڕانکاریێتە پێشەوە هیچ پرۆژەیەکت کردووە بۆ بابەتی ڕێکخرا بۆ بابەتی هاوسەرگیری مسیار ناداز ئەو برادانەکە پەیوەندیان پێوە کردوم من پشتگیری خۆم بۆ پیشان داون چکم لە هەولێر کۆمەڵە برادەر هەیە دیفاع لەم پرۆژەیەکەن ڕێک بخرێ لە دادگای باری کەسێتیە ڕێک بخرێ شایەت هەبێ مەناڵ تەسجیل بکرێت ئەتەنها ئەمەی گرفتەکە کۆمەڵی ئافرەتی زۆر هەیە ئەمڕۆ بۆ تەخاونی پلە و پۆست و پایە ناتوانێ وەکو دایکی من وەکو خوشکی من وەکو هاوسەرەکەی من پابەندی پیاو لە ماڵە ئاسایش بە قەیچیەکە بە ئاشکرا لەگەڵ کەس و کارەکەیە من گرێبەندێکی هاوسەرگیری میسیارم هەیە مناڵ حەزیشم لە مناڵی چکاکە تەمەنی ئافرەت تەمەنێکی دیاری کراوە زانستی پزیشکی مناڵبوون ئەڵێ ئەو ئافرەتانی تەمەناگاتە 40 ساڵ و تر مناڵیان نابێت لە سا 20 ئەمەلی مناڵبوونیان بەڵام لە ڕووی شەریعەتەوە ژمارەیەکی زۆر زانە دژی بابەتی هاوسەرگیری مسیارە ئەبێ ڕێک بخرێت ئەمە پێویستە بە ئەشتیهای من و ئەو برادران نابێت ئەبێ لیژنەی فتوای هەرێمی کوردستانیش بێت لەگەڵ ئێمە بتوانین لەگەڵ ئەم زەواجەی کە ئێمە زەواجەکەمان ئەمە لەسەر ئیمامی شافعی لەسەر ئیمامی مالکی ئەمەشمان ماراکەن خۆ وایان نەکاکە ئەتوانین ئەمە ڕێک بخەینەوە لیژنەی فتوای هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف وەزارەتی داد و ئەنجومەنی دادوەری ئەتوانن ڕێک پێک بێن ئەو گۆڕانکاری کۆمەڵەتی ئێستا کۆمەلگا بەرەو فەردیە دەڕوەکاکە بەرەو تاگەری ئەڕوات ئەنی ئێستا پیاویش ئامادە نیە ئاگاییکمان زۆر لێ ئامادە نیە بە پرسەتی هاوسەرگیری بگرێتە ئەستۆ ئێمە لەسا لە چوار ڕاگەاندن ئەڵێ لە چوار حاڵەتی زەواج حاڵەتی بە تەلاق کۆتایی دێ بەمە لە سێ حاڵەتێکی بە تەلاق کۆتایی دێ لە سێ یەکێکی بە تەلاق کۆتایی دێت لەمە لە ساڵی 2000 تا 2024 150,000 حاڵەتی تەلاق لە هەرێمی کوردستان چۆتە باری جێبەجێکردنەوە 150,000 گەنجی ئەم وڵاتە سەفەری کردو ڕۆشتۆ بۆ ئەوروپا ڕۆژانە هەر بە ماتۆرسکیل ئێمە ئاگامان لەیە لەوانەیە 4-5 گەنجی ئەم وڵاتە بە ماتۆرسکیل گاینە دەزدا ڕێگەزەکەی بەرامبەری ئەمێنێتەوە ئەرکە کۆمەڵایەتەکەی ئەوە ژیان ئەو چی تاوانێکی هەیە باژی ئەوە بدات قەیچیەکە با ڕێک بخرێت یا ئەبێت ئێمە بتوانین ئەم هاوسەرگیریە پۆلیستاریە بتوانین ئاسانکاری تیا بکەین ئاسانکاری کە ئەم پاشەکی پێشەکەی کە هەیە گرفتێکی گەورەی دروست کردووە لە دادەکانی باری کەسێتیە یا ئەبێ کار ئاسانی بیا بتوانین لە پاڵ ئەم زەواجێشە زەواجی مسیار باشتێکێکە لە باشترین زەواجەکان کە ئەمڕۆکە لەگەڵ تاگەریە ئەگونجێت باشە ئەم زەواجی مسیارە وەکۆی کە باسەکرێ ئەڵێن جۆرێک لە بەرژەوەندی پیاوە بۆیە تۆ بەرگری لە یەکەی بێگومان نەهەر لە بەرژەوەندی ژنیشە لە بەرژەوەندی ژنی ئەمڕۆی خاوەن وەزیفەیە خاوەن پلۆپایەیە خاوەن بڕوانامەیە باش ئەوە قەتێکە کاکە ژنەوە حەزەکە دکتۆرای تاواکات ئەچێت لە وڵاتان نەخوێنێ ژنەوە حەزەکە ماستەر بخوێنێ ژنەوە حەزەکە بچێت ختیم بکات کە وەزیفەیەک وەرگرت پێی دەچێتە زانکۆیەکەوە تعرف عادەت کۆمەڵایەتەکە جوای ناتوانێت پابەندە کولتوری خێزانەکەی هەبێت ئێقەی چیەکە بە یاسا ڕێک بخرێت جەنابەت مامۆستا بورهان پیاوێکی کۆمەڵایەتی تێکەڵی کۆمەڵایەتی زۆرە سەردانی کۆمەڵایەتی زۆرە ئەم جۆرەی لە زەواج کە باست کرد وەکو زەواجی مسیار پشگیری کۆمەڵگەی هەیە ئێستا لەوانەیە پشگیرەکە سەری هەڵاوە بەڵێ لەوانەیە بەشێک لە پیاوان تێیدی بکەن و بەشێکیش لە ئافرەتان حەزەکەن تێیدی بکەن ئافرەتی ئەمڕۆژ حەز بە حوڕیەت ئەکات بەشێک لەو ئافرەتانەی کە ئافرەتی جەمڕۆکە سۆشیال میدیا دوسیال میدیا من و تۆ جیهانە بەردەستمانایە حەز ئەکەین ئەگەر لانی کەمەکوان بژین بەنیوەی ئەو بژین بەداخۆ قەرانی دارە ئابووری کە ئەم کۆمەلگای تووشی شەلەری کردووە
ئەجینا ئەگەر موچەخۆر موچی هەبێ حەزی لە گەڕانە حەزی لە گەشتە حەزە لە ئازادی حەزی لە توچۆیە ئەمە لە چوارچەوە خێزانیەکە سنوورداری ئەکات حەزی لە خوێندنە حەزی لە سەردان و متابعەوەیە تێگەی بەڵێ باش بەس ئەتوانی لەم پرۆسە بەو مەرجەی لیژنەی فتووە هاوکارێکی باش بێت کۆمەڵێ لە ڕووی یاساییشەوە ڕێک ئەنجاکە ئەنجومەنی دادوەری وەزارەتی داد ڕێک بخرێ زۆر ئاساییە وەکو گرێ بەهر لە یاسای باری کەسێتیە ڕێک بخێ شتەکان ئەجگار وا سوگنی ئێمە تەنها چی بینین لایەنە سێکسەکەی ئەبینین تایە کۆمەڵ لایەن تری باشی تایە ڕێک بخرێ خێچێکە مناڵ لە بینی ژن و پیاوات بێت تەسجیل بکرێ کە تەسجیل کرا گرفتەکەی ئەوەی خێچێکە دایک جەنابتان ئەتانەوێ مناڵ بە ناوی دایک ئۆتۆمات بەناوی باوکۆ تەسجیل ئەکرێت بەناوی دایک ئۆتۆمار ناکرێت بەڵێ باش مناڵ بەناوی بە ئەو باوکە بێ ئەنجە ئەو باوکە سبینێک ئەم مناڵێتی لە دوای ئەوەنجان میراتی بەراکەوێت لە مەوزوعەکە بێزگەوە کە دایکە دایک آخر بەشێکی کێشەکان لەوە سەر هەڵەدا کە لەوە چێ منداڵی ئەو پیاوە حەز نەکەن باوکیان منداڵی دیکەی هەبێ لە بەربابەتی بیراتوە یاساوە بەڵێ ئێستا بەداخۆزانی چی ئێستا کۆمەڵک پیاوی لەگەڵ ڕێزمان ئێمە ئاگامان لێیە کۆمەڵک پیاوی لەشکر لەگەڵ چەند ئافرەتێکە دەستیان تێکەڵ کردووە کە کەشفە بن ئەوە زەواجی مسیارمە ئێمە ئاگامان لەو حاڵتانە هەیە ئەڵێن ژنی مسیارمە بە چیا بزان ژنی مسیارە ئەگەر ئەوایانە بەبات بۆتە هۆی داپۆشینی بابەتی لەش فرۆشی ئەگەر قەیچێک ئەگە بە یاسا ڕێک بخرێ ئاساییە باش کاک بورهان ئەگەر ئامارێکمان پێ بڵێ لە ڕووی ئەو توندوتیژانی بەرامبەر بە پیاوان ئەکرێت توندوتیژی بەرامبەر بە پیاوان لە کۆمەڵگەی کوردیا ئەوەی کە لای ئێوە تۆمار کراوە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەڵکشاوە یاخۆت بەرەو کەم بوونەوەچێ دۆخە دارایی و ئابوووریەکە هەتا کۆمەڵگا بە دۆخی دارایی و ئابووری قورسا تێپەڕێ دۆخی ڕەگەزینێرینەی کورد پیاوی کورد دۆخەکەی خراپە ئێمە کە باسی توندوتیژیەکەین بەو مانایە ناکە پیاو لێ ئەدرێ بەو مایە ناپیاوکە پیاو لە ماڵ دەرئەکرێ بەو مانایی پیا و فشاری لەسرە لە دەرەوە ئیشی دەست ناکەوێت ئیشێکی دەست کە تۆ لەلایەن خاوەنکارەکەیەوە حەقی پێویستی نادرێتێ و زیاد لە حەق لەو حەقی دەێت کاری پێگات چێکم بۆچی لەبەرەوەی خەڵکی تر هەیە لەوانەیە بەم بکرێ ئەم کەمترش ئیش کات زیاترش ئیشکە ناچار ئەمە قبولەکان بەرچی لەبەرەوەی بژێوی خێزانەکەی لە ئەستۆیەتی وە کاتێکی ژەڕاتەوە ئەم داهاتەی دەستی کەوتووە ئەمڕۆ تێچوی خێزان زۆر زیایی کردووە بەڵێ ڕاستە نیوەی ئەم داساتی دەستی تۆ نیوەی داهاتی بەشی پێداویستی خێزانەکەیەکە ئەمە وای کرد لە ماڵش لایەن بەهۆی ناوشاری خێزان و مناڵەکەیەوە ڕوبەڕووی لۆمەکردن و شکاندن ئەبێتەوە بەشێکی زۆر لە پیاوان ئێستاکە هەر دەمێژنکەرەوە ئەڵێ پیاوەکەم بێکارە بەڵێ ئەمە وای کردووە بەڵێ دۆخی پیاو لە دۆخێکی ناتەندروستایە توندوتیژی زارەکی زۆر چەسانەوە بێڕێزی ینی ئێستا مۆدلێکیش پیا بۆ دەرگاداخستن لە ماڵۆژن دەرگاداخاتەوە پیاویش ئەلفاتە کۆمەڵاتەکە نازانێت دەرگا ئەشکێنێتە ژوورەوە موبایلێکی بدەستەوە تەسویرێکا و ئەینێرە توندوتیژی خێزانی دەرگا لەسەر پیاوان داخرێ دەرگا داخرێ بەڵێ توندوتیژی خێزانی پیاوەکە دوورە خاتەوە ئێژن و پیاو لە ماڵەوە بەهۆی هەردووکانە ژێر فشارێکی دەرونیا ئەژین لە حاڵەتێکی ناجێگیران بەدێکەوتن دروست دەبێ ئەم بەریەکەوتنە ئاسان یەکتر ئەم سکاڵایەکە دەشی توندوتیژی خێزان ستۆریەکی لەو شێوەیەت لایە بێەوەی ناوبڵێ دەیان بەڵەکەی سمان لابوو پیاو بۆ لە بازار کاری کردووە کە گەڕاوە تیوارە ژنەکەی دەرگاکەی داخستووە دەستی بردووە لەو ناوە شیشێک بۆ یا کلکی ماسیحەیە دارێک بۆ دەست بێت دەرگاکە بکاتەوە تەسویریان کرد و تەسویرەکان نردووە توندوتیژی خێزانەوە ژنەکەی تەسویری بەڵێ ژن و مناڵەکەی تەسویریان کرد و نردووان توندوتیژی خێزانەوە بەڵگەیەکی مانستە ڕسمی ئەوە تا هاتوو بەوێ بەدار و بەشی ژەماڵەوە توندوتیژمە بەراکەوت لێماندا کابرا سوێن نەخوا قورئان نەخوا ئینەکە بۆی دەرگاکە بکەم سمۆ ماڵەکەم باش ئەمە تۆ لە باوێن تا ئەوەرە کاری کردو بە جەستەیەکی ماندوو مێشکێکی ماندوو ڕوحێکی ماندووە گەڕاوە تۆ دەرگای ماڵەکەی لە داخراوە بچێتەوە کوێ ئەچێتەوە لای کەسوکاری ئەوەی ژنەکەم دەرگام لێ نەکاتەوە بیرە خەڵکێکە وای لەوانین دایان کەس لە بڕۆکە دەفعێکن بۆی توندوتیژی جەستەی زیاتر ئەنجام بدەن بەداخۆ ینی هەتا کۆمەلگا بە قەرانی دارایی ئابووریا تێپەڕێ دۆخی خێزان لە ناویشە دۆخی پیاو چکم پیاو بە پێی یاسا بەرپرسە ینی ئەمە ئەوەی کە یەشتی پیاوانی کوردستان بۆ دامەزرا
ئێمە گەر تەماشاکەین لە ساڵی 1990 تا 2005 یەک کۆمەڵ گۆڕانکاری لە یاساکانی باری کەسێتیە کرا لە بەرژەوەندی ژنە تەنها یەک فەقەرەی بەسیط لە پێم وابێ مادە 22 فەقەرەسی هەڵەچی ئەڵێ ئەگەر ژن بوو بە خاوەنی داهاتی خۆی بۆی هەیە بەشێک لە داهاتەکەی سەرکەوە بژێوی خێزانەکەی ئەخێ بەشەکەش نەک هەیە و چەند کەیسێکمە تۆ لای موچی هاوسەرەکانی نزیکی ملیۆن بوو ژنەکانیان خوا موچەکانی 400 ناتوانین خوێنێت تاوکەن ئەیگوت ئێوارە مۆلدەکە دەرگاداڵ کاکە بە ئێوارە پیاوەکەم بێتەوە پیاڵم بارەی مۆلدەکەەوە بێنێ ئەی تاکو ئێستا بەداخەوە ئەو ئافرەتێک کە بۆتە خەوانی وەزیفە و سەرچاوی دارایش هەر وەکو ژنی ماڵەوە بیرەکاتەوە بەڵام لە ساڵی 94 وەکو جەنابەت وتت هیچ یاسایەک جۆرێک پشگیری پیاوی نەکردووە کە دەرچوو بێ لە پەرلەمانی کوردستان نا هیچ یاسایەکی یاساکانی تعدیلکردنی یاساکانی باری کەسێتی تەنها لە بەرژەوەندی ژنان تعدیل کراون هیچی لە بەرژەوەندی پیاوان نەکراوە ئێستا تۆقسەری گۆڕانکاری یاسایەکان کە ئێستا کە پەلنا ئەبرێتە بۆ دادگای فیدراڵی بۆ گۆڕانکاری لە یاساکانە ئەڵێ ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستان تعدیل کراونەوە یعنی منەقەسن لەگەڵ یاساکانی عێراقیە ئێمە ئەمانەی وەکو خۆی لێ بکرێتەوە ئێوە چ پرۆژەیەکتان هەیە وەکو ڕێکخراوەکەی خۆتان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئێمە بۆ ئەم چارە یەکەم بەڕاستی ئەبێت ئەم جۆرە لە فۆرماتە پێکۆنانی گرێبەندی هاوسەرگیری گۆڕانکاری بەسەرا بێت ئەنی ئەم پێشەکی و پاشەکیە بەڕاستی لەگەڵ ئەمڕۆی بەرەو پێشچوونی کۆمەلگا ناژی ئێمە باسی مرۆڤبوونەکەین من دوو کچ و دوو کوڕم هەیە چی بۆ کوڕەکەم کەم واجبە وەکو منێکی پیاوان ئێمە هەر لە یەکەم ڕۆژە ئەو بەلاغمان بووە بۆ کچەکەش می بکەم ئەیتر کچەکەم داننیشتێکەکە چۆن کوڕەکەم بۆی هەیە هاوسەرگیریکە کچەکەشم بۆ ئەبێ سوو بکات ئەبێ ئەو قۆناغە کۆمەڵایەتیە تێپەڕێن چکم بەردەوامبوونی ژیان لەسەر گۆی زەوی بەو گۆڕانکاریەت و بەردەوام ئەبێت خەی چییەکە با ئێمە ڕاستە شەرعی ئیسلام دایناوە شەرعی ئیسلام و کاتێکە دایناوە بۆ ئەو سەردەمە بەڵام بۆ ئەم ڕۆیە کەژنەکەی کچەکەی من خاوەنی وەزیفەیە و کارە و من باری دارایی ئابووریم باشە و دەستی کوڕەکەم بەگرم و دەستی بە کچەکەشم بگرم کاکە بورهان چ معاناتێک چ ستۆریەک کاریگەری لە تۆ کرد بیر لە دروستکردنی ئەم ڕێکخراوە بکەنەوە بەڕاستی بەشێک یەکێک لە پاڵنەرەکانی ئەمە لە دوای ساڵی ڕوخانی سەدام حوسێن ساڵی 2023 ڕۆژانە یانە ساڵانە ئامار بڵاوەکرایەوە بە تایبەتی ئاماری تونند و تیژەکان بەرامبەر بە ئافرەتان کە بە ئێستاشەوە لە ناوەڕاست و خواروی عێراقا لە هەرێمی کوردستان زیاترە بەڵام کە ئامارەکە بڵاو ئەکرایەوە تونند و تیژی و کوشتن و بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستان جیاواز بوو لەگەڵ چوار عێراق ناوەڕاستی عێراقا واس دەکرد کۆمەلگای کوردی تاکی کوردی هیچ ئیشی نییە تەنها تونند و تیژی و کوشتنی ژنان نەبێت ئێمە لەناو واقعی کۆمەلگاکەیە ئاژین بە دووادار چوونمان بۆ کرد ئایا بزانین ئەمە ڕاستە تاکی نێرینی کورد ئەم تاکە شەڕەنگێزەیە لە کاتێکا میدیایکی ڕێکخراو لە پشتی ئەوە بوو کەم توتون تیژانە گەورە بکرێن بێگومان ئەمە نەک هەر میدیا کۆمەڵێ بەرژەوەندی چەند ڕێکخراوێک یا چەند کەسێک کە ئەمانان وەکو سەرچاوی بژێوی و کار بەکارەهێنا ئامارێک بڵاو کرایەوە لە بیرمە ڕێکخراوێکی بیانی کە لێ ڕەسپۆنسەریە کرد نووسی بووی لە هەرێمی کوردستانە لە 180 یان 90 ئەوەندە مەسەلێکە و باسی خەتەنەی ژنان بوو لە هەرێمی کوردستانە کرێت ئێمە لە کۆمەلگای کوردیە ئەمە ئەسڵی هەر پیا هەر ئاگای لێ نییە هەر پیا هیچ بڕیارێک سەر نەداوە هەر فتوایەکی کوردی نیە لەسەر مەوزوعەکە ئێمە کە متابعەکەن لە سای 1923 هەیە ئەمە بوو بە هەڵایەکی گەورە لەسەر کۆمەلگای کوردی لە سا کێشەیەکیش نبوو بە ناوی کێشەی نبوو هەر ئەسڵان ئەو کێشەیە نەبوو لەوانەیە پیاوی گوت ئەسڵان ئارای مەوسلەیە نەبوو یعنی ئەو دوو ئامارە وای کرد کە ئێمە دەرچوونی جدی بکەین لە مەسەلەکە بزانین ئایا ئەمە هەر بۆ ناشرینکردنی ڕێگەزی نێردنی ئەم کۆمەلگای خۆت ئێمە کۆمەلگای کوردیە ئێمە لەبەرەوەی کێشێکی نەتەواتی گەشتنەوە ئەنجامی کە بۆ ناشرین بەڵێ گەشتنەوە واحاڵ بەڵێ تا وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕەتی کردەوە ئامارێکی ناتەندروستە و ڕاز نییە لە هەرێمی کوردستان ئەسڵان پرۆسەکە هەتاکو یەکێک لە لەگەڵ لە پێش ڕێزم بازم لە ڕێگانکارەکان لە کەلار شتێکی وا بوو خۆی سیناریۆیەکی دروست کردە بۆ هەر خۆی دروستی کرد سیناریۆکە شتێکی وا هەبوو لە ئارایەوە کاک بورهان من زۆر سپاسی جەنابتەکەم کاتم زۆر لێگرتی ئەگەر من شتێکم لەبیر چوو بێتەوە خۆت ینی بەباشی بزانی ئاماژەی پێ بکەی لە خزمەت زۆر سپاس یعنی من لێرە ڕوم ئەەکەمە بەڕاستی خێزانی کوردی ئێمە قەیرانی دارایی ئابووری یەکی خراپ بەرەوهی تاک و خێزان و کۆمەلگای کوردی گرتووە هۆکارەکەی نەپیاوی کووردە نەژنی کووردە دەسەڵاتی کوردی و هیچی تر بۆیە ئێمە داوا لە تاکی کوردەکەین بە هەردوو ڕەگەزەوە ڕوحی یەکتر قبولکردن
ڕۆحی لێبوردەیی ڕۆحی بە ئومێدی تێپەڕاندنی ئەم دۆخەمان هەبێت نەیکەینە هۆکارێک بۆ زیابوونی کێشەکان بۆ ناشرینکردنی ڕتاکی و ڕگەزی بەرامبەرمان بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کە زۆر کە لای ئێمە خەتەرە ئەوەی کە بە تایبەتی لەم شەژمانگی کۆتاییە ئاماری تەلاق و جیاببوون لە هەرێمی کوردستان زۆر زیایی کردووە هۆکاری چاولێکەری هەیە سۆشیال میدیا هەیە کۆمەلگا بەرەو کۆمەلگای تاگەری ئەڕوا وە قەیرانی دارەوابووری ڕاستەوخۆیەکە لە هۆکارەکان کۆڵەکەی ئەساسیە کۆڵەکەی ئەساسیە ئەمانە هیچی تاکی کورد لی بەرپرزنە لە ڕگەزی نێرومێوە بۆیە داوا لە ئەندامانی خێزانمەتەوەتی ژنوپیا و ئێمە ڕۆژانە سیندەرگەکانی سلێمانی نزیکی هەموو لە هەموو شارەکانە نزیکی هەژ نۆ دادگای باری کەسەتی دامەزراوە تەنها بەداخەوە ئامانەم دەداچوونی و کێشە خەزانەکان و بە ئێمە خەریکن بۆ خۆمان لە ئەنجامی زۆربوونی کێشە خێزانیەکان ئەم دادگایانە باڵ ئەم دادگا لە ئەنجامی زۆربوونی و زیابوونی تەلاقیشەوە ئێمە شەوانە هەمومان لە سایت و ڕاگەندەکە متابعەکەین خۆمان مناڵێکی بێ باوگە بینی مناڵێکی نەدار مناڵێکی برسی ئەبینین لە شوێنەکانی تر پێی نامرتاحین بەڵام کۆمەلگا بێ ئاگای لەوە بێ ئێمە ئێستا بەدەستی خۆمان نزیکی 350,000 مناڵمان خستوۆتە چێشمە چێشمی نێوان زیابوونەوەی ژنوپیاوە زانستی دەروونزانی ئەڵەسیاڵێ ئەو مناڵانەی کە بە هۆکارێک باوەک یا دایگل دەستدا خەڵکی سەرکەوتوو و کەسی سەرکەوتیان تا دەرچێت وەکو لەو مناڵانەی کە لە ئەنجامی چێشمەی خێزانە گەورا بن چونکەم ئەم مناڵانەکە ئەگەر لای دایکەکە بن بەردەوام دایکەکە و کەسکا دایکە باوکە ئیتیهامەکەن کە هۆکاری کێشەکان و زیاد هەڵۆشانەی خەزانەکان ئەگەر لای باوکەکە بە هەماشەوە و بەشێک لەو کەیسانەی سایتە لای ئێمە متابعەکەین ئەو مناڵە گەورەوانە کە لەم چشمەی خەزانەوە کە دایکی چونتە پرۆسیا و سەرگیریەوە بە گومانەوە چونتە پرۆسەکەەوە و بوونەوە زیابوونی کەشە خەزانەکان بۆی ئێمە داوا لە دایکان و باوکانەکەین ڕۆحی قوربانیدان و ڕۆحی لێبوردەی هەڵبژێرن لە سەرهەڵدانی کەشە خەزانەکانە. سوپاس دەکەین بەڕێز کاک بورهان عەلی لە ڕێکخراوی یەکێتی پیاوان. بینەرانی خۆشەویست لەگەڵ کاک بورهان عەلی لە ڕێکخراوی یەکێتی پیاوان قسەمان کرد لەسەر بارودۆخی قەیرانی ئابووری و کێشە خێزانیەکان. ئێوەش بمێنن بەخێر خواتان لەگەڵ بێ.